والله سڵاوی خۆی گەورەتان لێبێت من ئێستا لە گوندی مۆفەرم لە گۆڕستانی گوندی مۆفەر ئەمڕۆ تەرمی ئەو هاوڵاتی کە شەوی ڕابردوو لە گوندی عوسمانەلەکەی سەربەناحی لەیلان تووشی ڕووداوێکی نەخوازرا و تووشی کارەساتێکی نەخوازا و کە بەهۆی وەرجانی لەدەستدا ڕووداوەکە بۆ شێوێ بوو کە سێ کەس هەوڵی دزیکردن چونەتە سەر مڵکی ئەم پیاوە و وستویانە گەنم و بەرهەمی ساڵێک ماندووبوونی بەرن ئەم شوێنی کەوتووە من بۆ زیاتر زانیاری لەسەر ڕووداوەکە دەستمە لای برای ئەوخوا لێ خۆش بوو ساڵتان لێبێ دو ناخۆشتان ئینشاڵڵا ڕووداوەکە چۆن بوو ئەم شەو ئێوە تا چەندێک ئاگدار بوون کە ئەم ڕووداوە شەو ڕوویدا. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بيشكي بخيرات تانكم خير پاداش خير داداتەوە کە ماندووبوون و عەزیەتان کێشەوە بۆ گەرمایەتونە بۆی دیانە منە و برایەک یەکێک لە براکانم کە کاکستار خی گەورە لێ خۆش بکە ئێستا لەو ڕووداوە تێچووە گەڕاوەتەوە بۆ دەکەی خۆمان بۆ مەڕداری و فەلاحەت و شتانە من ڕۆژی جومعە سەردانیشیم کردوتی براو سیارەیەک فێر بووە ئەستەکەین دێت دزیمان لە کاتێ دەغڵ و دانەکانمانە بە دیارێتر جیهەتی ئەمنیان لێ ئاگادار کردێتەوە ئەمانش متابعەیان کردووە تاوەکو دوێنەکە ئەمان سیارەیان بینیوە بەڵام ئەمە دیارە نەفەرەکانیان نەناسیوە ئەمان سیارەیان بینیوە ئەوەی کە گومانیان هەبووە خەبەری هێزە ئەمنەکانیان داوە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە هێزە ئەمنەکان وەکو پێویست نەچون بە دەنجیانەوە ئەو ڕووداوی لێکەوتەوە کە ڕوویداوە دیارە کاتێک کە گەنمەکەیان دزیوە ئەمان ئەو هێزە ئەمنی کە پەیوەندیان پێوە کردوتەن ئێوە دوایان بکەن بۆی لێمان گوم نەبن ئێمەش بەرەو ڕووتانێن بۆ ئەوی شتێک بکەین بە شتێک بەڵامی تر ئەوان نهاتون بەسەر ئەماش لە شپرزەیە ئەم سیارەی کە دانەوێڵۆشتەکانیان تێکرد بوو دزیویان لە سورعەتی خۆیان کەوتو بوونە چاڵێکەوە ئەم برای منیش لەگەڵ دو هاوڕێکی تیا چوونەتە سەریان کە چوونەتە سەریان ئەمان دەستیان لێیان کردێتەوە دەستڕێژیان لێ کردووە کەم کەس براکەی من پێوە بووە هەر لەوێ جانی دەستداوە داواکانی خی گەورە بە شەیدی قوڵ بکەین ئینشاءڵڵا دیارە هیچێک لە هاوڕێکانیشی کە عەرەبن ئەو شەر بۆ حیوانداری هاتوتەوە ئەوش بریندارە ئێساکە لە نەخۆشخانەی گشتی لەژێر چارەسەر وڵای ئەو کووتیان باشە لەژێر چارەسەردایە زۆر باشە نەزانراوە سێ کەسە کوردن عەرەبە نەچنەوە بوونە بەڵێ دوو پیاو بوونە لەگەڵ ژنیەکە لانی ئەمنی تا ئێستا دەستگیر نەکراون ئەو کەسان جارێ هیچ شتێکمان بەدەست نەگەیشتووە کە بڵێن ئایا خەڵگیراوە یان نەهێشتا زانیارێکمان بەدەست نەکردو بەڵام تر پەراوی لە کۆڵی منیان بۆ کردو بەڵام نەتیجەکەی نازانین جارێ ڕۆژێ دیارە ئەمە دوای ئەوەی کە ئەمان لێ دراون کوژراون سیارەی خۆیان ئاسی بۆ لەو چاڵە سیاری ئەم بە سیارەکەی ئەمان ڕایان کردو ساری ئەمانشان دزی بەڵێ سیارەکەشیان ڕفان تر بەرەو جادەی لەیلان کە بەرەو جادەی لەیلان ڕۆشتە لێوە بەرەو قادرکەرم ڕۆیشتون یان بەرەو لەیلان و خاڵەبازین ئەویان نازانی زۆر باش ئەبینم خەڵکێکی زۆر بەخەمەوەن ئێوە چتانێ بۆ خەڵکە هاتوونەوە واللهی ئەو خەڵکێک کە لێرە ئێمە داواکەین خی گەورە پاداشی خێران داتەوە بەڕاستی ئێمە هیچمان پێ ناکری بۆیان مەگەر داوا بکەین خی گەورە پاداش خێران داتەوە لێرەوە دەستخۆشییان لەکەم داواکانم لە خی گەورە هەر هەنگاوێک ناویانە بە هەزاران خێران بۆ بنووسێ بەڕاستی ئەمە ئەو خەڵکەماندی کە ئەوە بە دەنگمانەواتن باری خەممان سوک بوو بەڕاستی ئانی سوکناییمان وات من لێرەوە دوعای خێریان بۆکەم خوا پاداشیان داتەوە خۆش بێ ناخۆشیتان بێ ئینشاءڵڵا سەلامەت ئەوەی جۆتان لێ بوو وتەی برای یەکێک لە براکانی ئەو قوربانی کە شەوی ڕابردوو لەو کارسەتەدا جانی لەدەستدا و کۆچی دوایی کرد ئەمەش مەراسیمی ناشنی تەرمەکەیەتی ڕای گرە